لە هەموو لایەکەوە داوا لە ئێران دەکرێت پابەندی ڕێکەوتنی ئەتۆمی بێت و چالاکی ئەتۆمیەکانی ڕابگرێت. تەنانەت ئەمجارەیان رووسیای دۆستی ئێرانیش هۆشداری بە وڵاتە داوە. سێرگی ڕیابکۆڤ جێگیری وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاندووە پیتاندنی یۆرانیۆمی کانزایی گومانەکان زیاتر دەکات و داوا لە ئێران دەکات بە شێوەیەک بەرپرسیارانە مامەڵە بکە. وەزارەتی دەرەوەی فەڕەنساش دەڵێ پێشێلکاریەکانی ئێران دەرگای گفتوگۆکان دادەخات. ئەو هۆشداریانە لە کاتێکدایە کە ئەژانسی ڕۆیترز و ڕۆژنامەی واڵستر ژۆرناڵی ئەمریکی راپۆرتێکی ئەژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆمیان بڵاو کردەوە. تێیدا بە ئاشکرا باس لە پێشێلکاری ئێران لە ڕێکەوتنی ئەتۆمی دەکات. ئاژانسەکە دەڵێ ئێران هەم یۆرانیۆمی کانزایی بەرهەمهێناوە هەمیش سەنتەرفیوژی پێشکەوتوتری بۆ پیتاندنی یۆرانیۆم بەکارهێناوە. دوای بڵاوبوونەوەی راپۆرتەکەش ئەمریکا و یەکێتی ئەوروپا پشتیوانی تەواوی خۆیان بۆ ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم ڕاگەیاند. بەرپرسانی ئێران ڕەتی دەکەنەوە کە پێشێلکاریان کرد بێت و ئەمریکا بە هۆکاری سەرەکی ئەو دۆخە دەزانن. حەسەن ڕۆحانی سەرۆکۆمار و محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوە و تەنانەت ڕێبەری ئێرانیش پابەندبوونی ئێران بە ڕێکەوتنی ئەتۆمیان بەستۆتەوە بە لابردنی سەرجەم گەمارۆکانی سەروڵاتەکەیان. بەڵام بەرپرسانی ئەمریکا ئەوە ڕەت دەکەنەوە و دەڵێن تاوەکو ئێران هەموو چالاکی ئەتۆمیەکانی ڕانەگرێت ئامادەنین قسە لەسەر ئەو ڕێکەوتنە بکەن. نێت پرایس گوتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاندووە استراتیژی سەرەکی ئەمریکا ئەوەیە ئێران نەبێتە خاوەن چەکی ئەتۆم و دەیانەوێ بە دیپلۆماسی ئەو کێشەیە چارەسەر بکەن. بەڵام ناشی شارێتەوە کە سەرەتا ئێران دەبێ هەنگاو هەڵێنێت و لە بەرامبەریشدا بەرپرسانی ئێران داوای نیازپاکی لە ئەمریکا دەکەن.